بەڵێ بینەرانی عزیز سڵاوتان لێبێت من یادگارفایەقم ئەم شەو بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە سلێمانیەوە لەگەڵتانە بم بۆ باسی ڕۆژ ئەم شەو وەکو شەوانی دی دوو میوانی ئەزیز و بەڕێزم هەیە یەک لە سلێمانی و یەک لە هەولێر میوانەکەی سلێمانی بۆ سپاسەوە جەنابی مامۆستا ئەبوبەکر سدیق پەرلەمانتاری پێشووی عێراقە و لە هەولێریش بە سوپاسەوە جەنابی کاکشوانتا پەرلەمانتاری پێشووی عێراق دیارە هەردووکیان جگەلەوەی کە پێشتر پەرلەمانتار بوون چاودێرێکی سیاسی باش و بڵین چاودێری دۆخەکەن و ڕای خۆیان هەیە لەسەر کۆی بڵین پێشات و گۆڕانکاریەکان و ئەبێ ڕایان بە نەزەری ئەتیبار وەربگیرێت چونکە ئەوان لە بەغدا بوون شارەزای یاریەکانی بەغدان و ئەزانن پێش وەختە بێت چۆن هەنگاو بنرێت من مەبەستمە ئێوەش ڕاگەدارن یعنی لە ئێستاە 15 ساڵ بەسەر کەوتنی بەغدا و ڕوخانی سەدام حوسێن و حزبی بەعز تێئەپەڕێ لە عێراق 15 ساڵ تێپەڕیوە لە دوای ئەم 15 ساڵە کورد لە عێراق چاوەڕێی چی بکات ئایا ئەکرێ بڵین کە لە دوای 15 ساڵ کورد بەڕوونی بۆی دەرکەوتووە کە ناتوانێت لە عێراق خاوەنی پێگەی خۆی بێت باشە مادام ناتوانێت لە عێراق خاوەنی پێگەی خۆی بێت خۆ ڕیفراندەمیشمان کرد بەڵام بە شێوەیەک لە شێوەکان هەموو دنیا دژمان وەستایەوە نەمانتوانی کە ئەنجامێکی لێ بەدەستبێنین دیسانەوە یعنی ئەگەر بە خۆشی بێ و ئەگەر بە وەکو کورد دەڵێ بە ناخۆشی و بە ترشی بێ گەڕاینەوە بەغدا کەواتە لێرە بە دوابێ کورد چۆن مامەڵە بکات و قسەیەک لەسەر دۆخینی خۆی هەرێمی کوردستانەکەین قسەیەک لەسەر عێراقی دوای هەڵبژاردنەکەن دوای هەڵبژاردنەکانەکەین لە 12 ئایار و قسەیەکیش لەسەرەوەکەین کە ئایا کورد کاتی ئەچێ بۆ بەغدا بە هاوپەیمانێتیەکی بەهێزەوە بچێت هیچ نەبێت دەر لێرە ژناکۆک بن لە بەغدا یەکدەنگ و یەکڕەنگ بن بۆ ڕوبەڕووبوونەوەی پیلان و پلانەکانی عەرەبی سونە و شیعە لە عێراق یاخود بە پەرتەوازایی بچن ئەوە مەترسی لە دەستدانی شتی زیاترمان هەیە بێگومان کۆمەڵێک باسی تریش من زیاتر ناڵێم من بە ڕوخسەتی مامۆستا ئەبوبەکر لە کاکشوانەوە دەست پێکەم کاکشوان سڵاوتان لێبێت ئەم کاتتان باش زۆر سپاس ئەمەوێت لەو پرسیارەوە دەست پێ بکەم عێراق لە دوای 15 ساڵ لە کەوتنی سەدام و کەوتنی بەغداد ئەو عێراقی کە ئەوترێت کورد دەستێکی دیار و باڵای هەبووە لە زیندووکردنەوەی لە بنیادنانەوەی لە نووسینەوەی دەستورێک کە ئەو دەستورە ئێستا دژی کورد بەکارەهێنرێتەوە قسەکە لە ئێستاە ئەوەیە کورد لە داهاتووی عێراق چ پێگەیەکی دەبێت زۆر سپاس کاگەیتگار هەروە پێم خۆشە سڵاو ڕێزم بگەینی بە مامۆستا بەکر بە حقیقەت ئێمە هەمدوو پەرلەمانتار و هەمدوو دۆستی لە یەکتر نزیشین دیارە قسەکردن لەسەر دوای ڕوخانی ڕژێم ئەگەل قسە و دید و بۆچوون و لێکۆڵینەوە کراوە بەڵام دیارە لە زیهنی تاچی عێراقیدا بە هەموو گەلەکانی و نەتەوەکانیەوە کۆمەڵی پرسیار هەن ئایا دوای ڕوخانی ڕژێم ئاواتەکانی ئێمە هاتوودەدی ئایا دوای ڕوخانی ڕژێم بنیەی عەقلی سیاسی عێراقی وازی لە دیکتاتۆریەت و فەلسەفەی بنبڕکردنی مرۆڤایەتی هێناوە ئایا دوای ڕوخانی ڕژێم توانیمانە وەکو پێویست دیموکراسی لە عێراق پیادە بکەین ئایا توانیمانە ئەو ئاواتانەی بەر لە ڕوخانی ڕژێم هەمان بووە دوای ڕوخانی ڕژێم ئاواتەکان گەیشتە قۆناغەکانی خۆی بەڵام بەداخەوە تاوەکو ئێستا بنی عەقلی سیاسی لە عێراق نەیتوانیوە ئەو چوارچیەوە ببەزێنێتن کە بتوانێتن لە ئاست داخوازیەکانی گەلانی عێراق بێ قسەکردن لەسەر بوونی کورد لای هەموو خەڵک ئاشکرایە پێش ڕوخانی ڕژێم هەرێمی کوردستان قوارێکی سیاسی بووە حکوومەت و پەرلەمانی هەبووە دیارە یاسا ڕێژێکی کردووە بۆ ئەوەی بتوانی دەوڵەتداری لە هەرێمی کوردستان بکە بەڵام پاش ڕوخانی ڕژێمدا بوونی سوقلی کورد لە بەغدادا بۆ ئەوە بۆ ئەوەی سیستەمی حکومڕانی لە عێراقدا بە شێوەیەک بێ کە سەر لەبەری گەلانی عێراق لە پێشەمویانەوە وەکو داخوازیەکانی خۆمان خەڵکی کوردستانە بتوانین لە عێراقێکدا بژین کە مافی ڕاستەقینەی ئێمەی تێدا مسۆگەر بکرێ دیارە هەنگاوندرا لە نووسینەوەی دەستوردا دەستور ڕەنگە کێشە لە دەستوری عێراق نەبێ ئەمە ناڵێن دەستوری عێراق دەستورێکی بێ غەڵوغەشە بەقەت ئەوەی پابەند نەبوون بە دەستورگەر کۆمەڵێک کێشەی بۆ تەواوی گەلانی عێراق دروست کرد لە 2000دا ئەو کێشانە بە شێوێکی ناتەندروست شکانەوە بەسەر پێگەی هەرێمی کوردستان باشە کەواتە کاکشۆم پرسیارەکە لە ئێستادا ئەوەیە کورد لە دوای ئەنجامدانی ڕفراندەم
دیسانەوە دوای ئەو هەموو فشارەی ئەو هەموو ئابلوقەی لە ڕووی سیاسی لە ڕووی دیپلۆماسی لە ڕووی ئابووری لە ڕووی گرتنی ئاسمانی کوردستانەوە لە ڕووی دابڕینی کوردستان لە تەواوی ژیان دیسانەوە گەڕاوەتەوە بەغدا لە ئێستادا کورد پێویستە چۆن مامەڵە بکات بڕێز سەرەتا دەمێ بەپەل ینی بە سەریع ئیشارە بۆ بدەم ئەو هێرشانە یا خۆپیەکانی هەرێمی کوردستان ریفراندۆم ئیستیفتا عملی ئیستیفتا تەنها بیانوویەکە ئەگەر نا خۆبەر لە مامەسا بەکردەزانێتن بەر لە هەر بیرۆکەی ریفراندۆم حکوومەتی عراقی هەوڵی داوە پێگەی هەرێمی کوردستان و خەڵکی کوردستان لاواز بکاتن بەڵام قسەکردن چۆن بگەڕێن و بەوەغدا شتێکی حاشان هەڵنەگرە یەکریزی قوارە سیاسیەکان باسە قوارە سیاسیەکان دەکەم یەخستنەوەی ماڵی کورد ماڵی کوردیارە هەر بۆ تا ڕستەیەک زۆر بەکاردێ بەڵام لە ناوەغندا بە حقیقت وەکو هەموو بەشەکانی عراق ئێستاە کورد ماڵی هەیە بەقەد ئەوەی کە قوارە سیاسیەکان ئەگەر زەبط ینی بۆ زەبتکردنی زاراوە کە هەندێک ئیستیفافاتی ئەقلیمی هەیە هەندێک وابەستایی دەرەچی هەیە ئەوە ڕنگدانەوەیکی سلبی لەسەر ماڵی سیاسی کورد کردووە ئەگەرنا هەموو کوردێک هەموو قوارە سیاسی کوردستانەکە دەزانن کورد لە چێوەدا سەر دەکەوێ هەموو لایەک شارەزان لەوەی داخوازیەکانی خەڵکی کوردستان چین ومێدەکانی ئێمە لە چێوە سەرچاوی گرتووە چۆن دەتوانین ئەو بابەتانە جێبەجێ بکەین یەکان گیربوونی قوارە سیاسی کوردستانیەکان لە بەغدا و لە ناوەوەش بە حقیقەتدا دەتوانین بڵێن هەنگاوێکە بۆ ئەوەی بتوانین وەکو پێویست مامەڵە لەگەر ئەو سیستەمی حکومڕانی لە عێراق بکەین چونکە لە عێراقدا کێشەکەمان کێشەی پارتە سیاسیەکان نییە کێشەی ماڵی کورد نییە سیستەمی حکومڕانی لە عێراقدا بێگومان من دێمەوە لای جەنابتان بۆی گوێمان لە ڕای مامۆستا ئەبوبەکریش بێ سوپاس دەکەم کاکشۆن مامۆستا ئەبوبەکریانی من دوێنێ شەو دوو سەرۆک فراکسیۆن سەرۆکی فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان و سەرۆکی فراکسیۆنی یەکگرتووی ئیسلامی کوردستان لە میوانەکە لێرە لە بەرنامەکە میوان بوون ینی تحفوزیان هەبوو لەسەر دەستەواژەی سەرکردایەتی سیاسی کوردستانیش وتیان لە ئێستادا ئێمە ناتوانین بڵێن سەرکردایەتی سیاسی کوردستانمان هەیە و گومان هەیە لەوەی کە شتێکە بێ بە ناوی نێوماڵی کوردەوە چکە نێوماڵێکی هێندە پەرتەوازەیە و نەبوونی ینی زیاتر ئەرجەحتر و باوتر و زاڵترە قسەکەی من لە ئێستادا ئەوەی ینی تەنانەت قسەیان لەسەرەوە بوتیان حکوومەت تەنها یەکێتی و پارتی تیاماوەتەوە ئەم حکوومەتە ڕەنگە ینی وەکو پێویست ناتوانێت نوێنەرایەتی تەواوی پێکاتەکانیش بکە قسەکەی من بە دیاریکراوی ئەوەیە کورد بە شێوەیەک لە شێوەکان لە بەردەم هەڕەشە و مەترسی تەحجیمکردن و بچووکردنەوە و تەنانەت کۆتایی هێنان بە قەواری هەرێمی کوردستانیش بوو ئەگەر ئێمە بەم پەرتەوازەیە بەردەوام بین مەترسی لە دەستدانی شتی زیاترمان نییە سپاس دەکەم بۆ جارێکی دیکەش کە من لەگەڵ کاکشوان کۆ کردەوە کاکشوان دۆستێکی خۆشەویستە برایەکی بەڕێزە سپاسی تۆکەم جارێکی دیکە ینی من لەگەڵ ئەوەدا نیم کە باز لەوە بکرێت کە کورد ماڵی هەیە و کاکشوانی شارتی پێە بەڵام بڕیاریکی موحەدی تێدا نییە و ناشکرێت لە بارودۆخێکی وەکو ئێستاکەیە تۆ کەڕی ماڵی کورد ئاژاوی تێدا یاخود کێشەی تێدایە یاخود هەندێک لەوە بەستەجی دەرەکی ئوشتانەی تێدایتە تۆ ماڵت نەبێت لە بەروویکەوە بەدیلی ماڵێکی ئاژاوە نەبوونی باشە ئەمە ئەکرێ وەکو لە وەکو پندێک باسی بکەی بەڵام وەکو واقعی سیاسی تۆ ناکرێ ماڵت نەبێت لە ڕاستیە سەرکردایەتی سیاسی کوردیش لە ڕاستیە من تەحفوزەکەی منش تەحفوزێکم لە ئەندازێک لەسەر ئەو مۆزوعە هەیە چونکە ئەو خولەی کە ئێمە تێدا بوون کاکشوانیش ئاگادارە ئەو فترە زەمانی ئێمە سەرکردایەتی سیاسی کورد بڵین ئەو کەسی ئەو شتی کە پێوتێ قەواری هەرێمی کوردستان سەرۆکاتی هەرێمی کوردستان و بە تایبەتی حکوومەتی هەرێمی کوردستان و پەرلەمانی کوردستانیش هیچ جۆرە تەمسیقێک و لێک حاڵی بوونێک و تەفاهومێک لە بینی پەرلەمانتارەکانی کورد لە بەغدا و لە بینی مؤسساتی حکوومەتی هەرێمی کوردستاندا نەبووە لەسەر هیچ جۆرە بڕێنێک تا ئەمڕۆژ ئەو تەنسیق و ینی من پرسیارێک متابعەم هەیە کە نییە نانە خێر نیێت ئەو کاتەش تا ینی لە خولی پێش ئێمەشەوە لە خولی ئێمە بە تایبەتی کە ئێستا هەمووانەکان گیر بوون لە بڕیارەکان خۆشبەختانە لەو شانی کە پەیوەندیان بە کوردەوەیە شعورێکی نیشتیمانی و نەتەوەیی هەیە هەموو ئینسان تاکێکی کورد هەست دەکات کە ئینتیمای بۆ خەڵکی خۆی هەیە وەکو شعورێکی نەتەوەیی وابەستە ئەبێت بە یەک هەڵوێستەوە ئەوە مۆزوعێکە ناکرێت کەسێکی لێ شاس بکەی بڵی بێکیتە دەرەوە بەڵام لە بڕیاری سیاسی ئێمە لە خولی ئێمەوە حکوومەتی عراقی فیداڵ دەستی کرد بە کەمکردنەوەی هەژمۆنی کورد لەناو مؤسساتی ئەمنیە لەناو مؤسساتی عسکەریە کەکشوان لە لیژنەی ئەمر دیفاع و دەزانێت ئاگای لەو شتانە زۆربەی هەیە لەناو مؤسساتی خەدەمیە لە ئیسماراتە لە هەموو دامودەستگای خەدەمی و حساسەکانی حکوومەتی عراقی فیداڵە بە شێوازێک دەسەڵاتی کوردی لاواز بوو کە بەرنامەجێک هەبوو بۆی کاو کورد خۆی ئەوە بێ من لەم بەشەی لە ڕاستیان نیگەران نیم کە حکوومەتی عراقی فیداڵ چۆن بیرەکاتەوە چونکە
عقلی عربی عێراقی سونە بێ شیعە بێ عقلێکە واریسی ئەو نظامە کۆنەیە کە تۆ 40 ساڵ لەسەری ڕاهاتووی ئاسان نییە تۆ بە چەند ڕۆژی یاخ بە چەند ساڵێک ئەو مەوروسە سیاسیە فکرێ گەورەیە بهێنی وەلای بنیت وە شتێکی دیکە بێنێتە ژوێنی کەواتە هاوڵای لەو خاڵە لەگەڵ کاک شوان کە ڕیفراندەم تەنها بیان و پاساوێک بوو بۆ ئەوەی کوردی پێ بچوو ئەو قسەی 100% وایە پرسی و قەزیەی بچووکردنەوەی کورد دەمێک بوو دەستی خۆی تەنها فقط مۆزوعی ڕیفراندۆم پەلی یان شتەکەی هێنایە پێشەوە تەسریع و خێرای کرد ئەجینە لە ڕاستیان مۆزوعی بەرنامجی سیاسی لە سەڵاتدارانی عێراق لە بەغدا بەڕاستی ئەو تەحجیمکردنە بەرنامجێکی کۆنیانەوە پێشتریش طلعاتەکانی نوری مالیکی و سەرۆکی ئەنجومەنی وەزیران بەڕێز کاک بڵێن ئیبراهیم جعفەری و مالیکی خۆی بۆ دۆرەی خۆی ئێستاکەش ئەو شتە بەردەوام بوو لە تەسریحاتی سیاسیەکانیان زۆر ئەومان بەدیە کرد ئێمە لەگەڵ لیژنەکانە زۆر تەعاملمان هەبووە لەگەڵ لیژنەکانە مامەڵی ڕۆژانەمان هەبووە تەماسی بەردەوامان هەبووە حساسیەتێکی زیاد لە پێویستیان حەسوودەیەکی سیاسی زیاد لە پێویستیان بەرامبەر بە قەواری کوردی هەبووە و من لەگەڵ ئەوەیان نیم لە بەرامبەر ئەوەدا قسە لەسەر ئەو بکەین کەوا نێوماڵی کورد جارێکی دیکە بڵین تێکی بینەوە تێکدانەوەی باش نییە ئەبێ ڕێکی بخینەوە بڕاستی و ئەدەبێت لەوە دەست پێ بکەین کە ماڵی کورد کە ناوی حکوومەتی هەرێمی کوردستانە دەبێت هەموو هێزە سیاسیەکانی تێدا بن ئەبێ ئەو ڕووداوانی کە لەم ئەخیرا ڕویاننا لە هەرێمی کوردستاندا بووە و ئێوکەوە ئێمە کۆمەڵێکش لەدەستبین نابێت بە حیسێکی ئینتیقامی بە هەستێکی ئینتیقامی جارێکی دیکە پەلاماری یەکتری بینەوە عەزیز یەکتری بین ئەمە بکەینە شتێک بڵین شتێکی فکری لە زاکیرەمانە هەمیشە بێت و بڕات چۆن ئەو پاشکۆڵێکی لە منجە ئینتیقامی خۆ بکەم بۆ مۆزوع چکەمە خراپە من عوداڵی ئەم پرسیارم بڕواتە بێگەر مبالەغە نەبێ ڕەنگە من 2 مانگ 3 مانگ ئەم پرسیارە بکەم هەموو شەوێک لە بەرنامەکە هەنی ئەمە وەڵامێکم دەست بکەوێتەوە لە دوای ڕفراندەم هەموو دنیا پشتی تێکردین لە دوای 16 ئۆکتۆبەر نیوەی خاکی کوردستان و داهاتی کوردستانمان لەدەستدا ئەم دوو پرسە کە چەند هەستیار و گرنگ و مەترسیدار بوو لە هێنە سیاسەکانی لەسەر مێزێکی گفتوگۆ کۆ نەکردەوە بۆچی هۆکار چییە؟ والله منو ئەزانم ئەوە پەیوەندی بە ئەو لەحظەانیەوە نییە کە ئەو حەدەسە ڕوویاوە بە بڕای من پەیوەندی بە عیلاقی پێشووتری حیزبە کوردستانیەکانەوە هەیە لەسەر بەڵام ڕووداوەکە بایەوە نییە کە کۆیان کاتەوە منو دەزانم دەبوو بیکردایە دەبوو بیکردا بەس نەیکرد ئەوش پەیوەندی هەندێک لە حیزبەکان محاوەلەیان کرد کە ئەو کۆبوونەوەی دروست ببێ بەڵام بەڕاستی ئەو دەرزەی کەوتووە نێوان هێزە سیاسیەکانەوە بەتایبەتی ئەو بەشی کە لێرە و بەشی کە لە هەولێر و لە بەشەکانی دیکەی کوردستانە دەرزەکە گەورە بوو نەی هەڵاتیانی ئەو شتە دروست بێ بەتایبەتیش هێزی سەربازی هاتووەنەوە مۆزوعەکەەوە ئاسان نەبوو کە تۆ لە ڕووی سەربازیەوە درزێکی گەورە تێبوو بێ لە ڕووی ئەمنی درزێکی گەورە تێبوو بێ لە ڕووی سیاسیەوەی دانیشی حەلیکە تۆ جارێکی دیکە و ساغیش بۆ ئێمە کە سیاسیەکانی ئێمە قدرەی گەورەیان نییە لەوەدا کە بتوانن لەناو ئەزمەی ئاواهەیە ئیداری ئەو ئەزمە گەورەیە بکەن خەڵکی ترەوە قدرەی هەیە تورک هەیەی عەرەب هەیەی فارسێتی بەزێمە ئەو قدرەیەمان نێت تاوکوسە لەوانەیە ئێمە پەیوەندی بە خیبرەی سیاسی ئێمەوە هەبێ لەوانەیە پەیوەندی بە نەبوونی ئیرادی سیاسی ئێمەوە هەبێ بەڵام نەتیجەکە بۆ ئێمە هەم یەک حاڵتە ئێمە ناتوانین لەو ئەزمە سیاسی گەورەیە ئەو خاڵە بکەینە خاڵێکی وەرسەرخان و جارێکی دیکە دانیشتنی لایەنەکان لەگەڵێکە چەند پێویستە بە مزایدەی سیاسی بەتابەتی لەم قۆناغی زۆر پەیوەندی بە مەسەلەی بانگشتی انتخاباتەوە هەیە چونکە لە مانگی دوانزەوە هەڵمەتی دەمێکە هەڵمەتەکە دەستی پێ کردووە تەسریحاتی سیاسی هەندێک لەوانەی کە لە ناو حیزب سیاسیەکان خۆیان ترشح کردووە لەگەڵ ڕێزم تەمەن بۆ هەر هەموو لایەکیان من ڕێگە ناگرم لەوەی کە هەر حیزبێکی سیاسی هەر کاندیدێک دیایە بەخۆی بکە بەڵام من دەزانم ئەو بانگشەی کە هەیە ئێستا کە حتا هاتنەوەی هێزی پێشمەرگەی کوردستان بۆ ناوچەکانی جێناکۆک لە هەرێمی کوردستاندا بۆتە بانگشەیەکی انتخابی لەو لاژ لە بەشەکەی شیعە و سونە هەر بۆتە بانگشەیەکی انتخابی ئەو چەندە ڕێگە بگرێت وەڵێ من ناهێڵم بڕۆ دەستمانەیە لەوەی کە ئیبینەوە سوپاس دەکەم مامۆستا بێگومان دێمە وڵات کاکشوان بێمەوە لای جەنابتان یعنی کادرێکی پارتی دیموکراتی کوردستانن بە دیاریکراوی پرسیارەکەی من ئەوەیە ئەوترێت دۆخی کورد لە ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمە و ناوچانەی کە حکوومەتی عێراقی و بەرپرسەکانی پێڵێن ناوچەی کێشە لەسەر و ناکۆکی لەسەر پارتی دیموکراتی کوردستان بایکۆتی هەڵبژاردننی کردووە و نووسەرێک ئاماژە بەوە ئەدات لە بابەتێکە ئەڵێت دوو بژاردە لە بەردەم کوردەیە بە نسبەتە و ناوچانەوە یان ئەوەیە هەموو کورد هان بدرێن بچنە سەر سندوقی دەنگدان و قورسایی کورد لە کەرکووک و لە خورمات و لە خانەقین بسەلمێنرێت کە ئەمانە ناوچەی کوردستانین یان بایکۆتکردن چارەسەرە قسەکە ئەوەیە لە ئێستادا چی بکرێت بە نسبەتە و ناوچانەوە بۆ ئەوەی مەترسی لەسەر لە دەستدانیان دروست نەبێت دیسان لەژێر دەستمان نەهێنرێنە دەرەوە بە تەواوەتی کاک یادگار بە حقات پێم خۆشە ئەو پرسیارە جەوهەری بەرایدا جواب دەمەوە ئەگەر تیشک بخەمە سەری ئەویش ئەوەیە لەبەر چێ ئەو هەموو کێشانەی لە هەرێمی کوردستان ڕوویدا کە نەیتوانی ماڵی سیاسی کوردیان پارتە سیاسیەکانی تورکۆگۆن بە حقەتەوە پرسیارەکی جەوهەریە حەقە لە سەری بوەستین من بەش بە حاڵی خۆم پێم وایە هێندێک قەواری سیاسی هەن لە هەرێمی کوردستاندا تەنها لە سەرکەوتنەکاندا
لە دەستکەوتەکاندا پشکداری هەوڵ دەدەن بەشداری بکەن بەڵام لە کاتی کورتی هێنان و تا بە دەرەزەی شکستی شێناندا هەڵوێ سەرۆگرن و تحملی مەسئولێت دەکەن. من پێم وایە پارتی دیموکراتی کوردستان چکو ئەو پرسیارە لە من کرد ئێستا وەکو پارتیەک پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان تەحەدێک هاتنە بەر ئەو ئەرکە مێژووی کە تەحملی مەسئولیەتی کورتی هێنان و ئەگەر خەڵکێژێک بە ناوی شکست ناوی دەبە شکست هێنانەکەش تەحمل دەکەین. هەر پارتێکی سیاسی بێوێ پێشەنجی هەرێمی پێشەنجی کوردستان کە یاخۆ دەوری پێشەنجی بژێڕی بە تاکید دەبێت تەحملی مەسئولیەتی شکست و کورتی هێنانیش بکە. بینەوە سەر بابەتی کەرکووک بابەتی کەرکووکیش بە حەقەت من بەحش بە حاڵی خۆم من پێم وایە ئەگەر پارتە سیاسیە کوردستانیەکان هەمویان کۆکبان یەک خیتابی موحەتە بە بایکۆتکردن لە کەرکووک لە منتیقەی دیالەش تا حدێک ما بە حەقە دەتوانین برێن هەڵوەستێکی نیشتیمانی زۆر بەهێز دەبوو. بەڵام کە هەمیان ڕێک نەکەتن لە سەرەوەی پارتی دیموکراتی کوردستان بایکۆتی ئەو بابەتێک کەرکووکی کردووە لەبەر هۆیەکی سەرەکیە. ئەگەر تۆ بتەوێ پرۆپاگەندا بۆ پارتە سیاسەکەی خۆت بکەی لە شاری کەرکووک ڕێگات پێ نەدەن ئاڵای پارتەکەت نیشتیمانەکەت لەوحەی لۆگۆی پارتەکەی خۆت لە مەقەڕ هەڵبواسێ ئەوە نازانم چۆن باسی بکەم. ئێستا کە ببورن ئەو قسێش دەکەم ڕەنگە ئەگە بە زبر لێم وەرمەگرن بەڵام ئێستا کە پارتە سیاسەکان کە بانگەشە دەکەن وەکو ئۆفیسێکی هەڵبژاردنە نەوەکو وەکو پارتێکی سیاسی. ئەگەر بیان توانی بە وەکو پێویست وەکو پارتێکی سیاسی لە کەرکووکدا کارەکانی خۆیان جێبەجێ بکەن و لە هەمان کاتیشدا بەشداری لە پرۆسی هەڵبژاردن بکەن بە حقیقت ڕەنگە ئەوە بووی. ڕەنگە زۆر کەس ئەو پرسیاری کرد بێ بەڵێ پارتی دیموکراتی کوردستان لە بەرسی لە کەرکووک بەشداری ناکە لە شاری بەغدا بەشداری دەکا من لێرە وەڵام دەمەوە لەبەرەوەی بەندە بەرپرسی لقی پێزی پارتی دیموکراتی کوردستانە لە بەغدا ئێمە دەتوانین ئاڵای پارتیمان و ئاڵای کوردستان و ئاڵای عێراق و لۆگۆی پارتی دیموکراتی کوردستان هەڵبواسین و بارگەکانی خۆشمان پارەسوە و بانگێشی هەڵبژاردن بکەین. بەڵام ئەگەر تۆ لە شاری کەرکووک و لە هەر شوێنێکی تردا لە شار و شارۆچکانی تر نەتوانی ئاڵا هەڵکەی من پێم وایە بەشداریکردن هیچ عنی مانایەکی ئەو تۆ بەدەستەوە نادا. هەموو هەوڵەکان لە 100 ساڵی ڕابردوو و بە تایبەت لە دوای 2023 لە 50 ساڵی ڕابردوو بە ئاراستەیەوە بووە کە کەرکووک بسەلمێنرێت کە کەرکووک شارێکی ناوچەیەکی کوردستانی نییە. پرسیارەکەی منیش ئەوەیە لە دوای هەڵبژاردن کورد کاردێکی بەهێزی بەدەستەوە ئابێ بۆی بیسەلمێنێت کە کەرکووک کوردستانیە؟ بەحقیقت قسەکردن ڕەنگە من و مامەستا بە کوردستانابیشتە قسە لەسەر بە کوردستان بۆنی کەرکووک نەکەین چکولا ئێمە ئەو بابەتە بڕاوەتەوە بەڵام ئەو پارتە سیاسیانی کە فشار لە تێڕوانینی عەرەبەوە لە تێڕوانینی عەرەبەوە جا ئەگەر ئێمە ئەوڕۆ بە مناسبەیە کۆکرانێتەوە کاروخانی ڕژێمی بەعستا حاجی ئۆمەرانی بەدەستەوە بووە لە سنووری شاری هەولێر و لە سلێمانی دۆچیش بە هەمان شێوە بەڵام ئەمناسانە بە کوردستانیمانەوە. من پێم وانیە ڕژێمەکەی ئێستا بتوانی تەنانەت ئەمن و ئاسایشی هاوڵاتیەکانی خۆی بپارێزیتن ناتوانانی بارگا ئەمنیەکانی خۆی لە شاری کەرکووک پارێزن. دیارە لێرە و لەوێشدا ئێستا کە پاراستنی ئەمنی شاری کەرکووک بۆتە داخوازێکی نێودەوڵەتی و ڕغبەیەکی عێراقی کە دەبێ بە هاوبەشی ئەمن و ئاسایشی مەسەلە شاری کەرکووک بەنمونە بپارێزین. ئەوە بووتە زەڕوڕەیەک و ڕغبەیەک هەردووک یەکانگیر بووینە کە ئەوەش ئەوە دەسەلمێنێتن کە حکوومەتی عێراقی ئەو میلیشایەکە لە کەرکووک هەیە ئەو هێزە ئەمنیەکان لە کەرکووک هەیە ناتوانیوە ئەمن و ئاسایش بپارێزن ناتوانیوە ڕێگای بەغدا و کەرکووک تامین بکەن تاوەکو ئێستا ناتوانیەوە یاخۆ نایکەن ڕێگای دیالە و بەغداش تامین بکەن. بۆیە پێویستی بەوە هەیە مەبەستەکە زۆر ڕوونە و گەیشت. بەڵێ بمبورە کاکشۆن مامۆستا ئەبوو بەکر پێش بەرنامەکە وردەگفتگویەکمان کرد لەسەر ئەوەی کە کورد یاخۆت لە نێوان کەوانەیە کە سەرکردایەتی سیاسی کورد و سەرکردایەتی سیاسی پارتە کوردستانەکان وەکو پێویست خوێندنەوەیان بۆ دۆخەکە نەبووە. چۆنابتان نمونەیەوەتان هێنایەوە کە عەرەب لە کوردستان لیستی هەیە ئێستا ئێمە تا ئێستا نەمانتوانیەوە لە شارێکی عێراقی پەرلەمانتارێکمان هەبێت گەر ئەمە زیاتر جناب دڕۆنی بکەیتەوە بەشەکەی عێراق بەڵگەی لەسەر لاوازبوونیە لەسەر پەرت و کەرت و پەردبوونیە ئێستا کۆمەڵە کاندیدی عەرەب کاندیدان لەسەر لیستی عەرەبی شیعە و عەرەبی سوننا و کوردن. یعنی ئێستا کاندیدێکی خەرکی سلێمانی بە ئەسڵ سلێمانی خەرکی ئەم شارە یا لە هەولێر یا لە دۆک
بە ئاسڵ خەڵکی بنەتی شارەکەی لە پشت بەرەبابەوە حوت بەرەبابەوە خەڵکی شارەکەیە بەڵام کاندیدی یەکێک لە هێزە شیعانەیە بەڕاستیە زۆر 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 بە چاوکراوەیش مفاتحی ئێمەمانە نەکەن کە هاوکاریە لەگەڵا بکەینانی شخصی من پارەیەکی زۆریشان خراوە ئیمکاناتی زۆری بەرسای ئەمە بەڵام ئەمە تەبان ئەمە بەڵگەی لەسەرەوەی کەم ماڵی کوردی بابرین بە خەواری سیاسی کوردی حکوومەتی هەرێمی کوردستان بەلایانی کەم پەرلەمانی کوردستان لە مەوزوعەدا هیچ ڕۆڵێکی ئەوتۆی نەماوە زعیف کراوە لاواز کراوە مؤسساتانە هێزە سیاسیەکانی کوردستانیش یان بێ ئاگان یان بێ دەسەڵاتن بێتوانن یان بێ باکن لەوەی کە ڕوئە لە هەرێمی کوردستان لە هەر سێ بارەکەیە ئەنجامەکە بۆ ئێمە یەک ئەنجامەویش ئەوەیە بەلکێشانی بڵین کاندیدی کورد بە ناوی عەرەب و کارکردن بۆ عەرەب لە هەرێمی کوردستاندا هەڵەیەکی هەرە گەورەیە لە داهاتوو ئەمە هەنگاوی یەکەمەدا ئەمە ئەگەر سەر بگرێ چەند کاندیدێکیان هەبێ ئیش بۆ شیعەی عەرەب بکەن ئیش بۆ سوننەی عەرەب بکە و لە هەرێمی کوردستان شابێ و کوردیش بێ بەتەسەوەری من ئەبێتەوە لە 4 ساڵی داهاتووە خۆ لە 10 ساڵی داهاتوە بیر لەوە بکەیتەوە کە ململانێ بکەیت لەگەڵ عەرەبی سونن و شیعە لە هەرێمی کوردستان بەنێو ماڵی خۆ کەمەت کە تۆ يعني لزمانك كأوكو كاكشواني إشارتي فيها تحاجة ومراج برسي حكومتي بحثه أو نيتواني تعريب من منطقة نيتواني ودزبو أم مسألة كردياتية بدأ برول لا دستوري بسوين جوبي خلال تاوكو إستاكا شن دستور درت شو شن قوانين درت شو شن قرارات درت شو زور محاولة كراو تعريب وشو أنا بكري حكومة بزبرو زنجو هز وده صلاة خوي نيتواني بك إستا بخشكي سياسي بتجوري لا بيجوا خصمي بباكي هز سياسي كان يهرمي كردستان كومال كورد لبال دسالتي الشيعي عراق ودسالتي السني عراقيا كانديدي عرب بن لنا كردستان كاريان بوكن كما هلكي زور قوري ببروي من باز لو هناكم خائن وشنشمان فرور بلام ام داردي شي خطر ابو كردستان خراب ابو كردستان تولى شو لا شريكي سياسي بلا سر اسي عراق بريالي سياسي بلا سر اسي عراق استكاوي اللي بتقول مالكي خوتا منافسي بودرس كاي لبرين جلدي خوت ليد با وخصومي سياسي بودرس كا ما خاطرشي قوري بل سپاسەکەم من بێگومان لە کۆتایی نزیکە وردە بۆیە پرسیارەکان و وەڵامەکانش کورتترە بنەوە کاکشوان دێمەوە لای جەنابتان یعنی لە ئێستادا ئەوترێت ناوچەکە لەسەر ئاگرە و ئەکوڵێت دوایەوەی کە رووسیا وتی حکوومەتەکەی بەشار ئەسەد چەکی کیمیایی نەماوە لەم ڕۆژانە ئێوە شاگادارن بینەری شاگادارە کە چەکی کیمیایی لەوێ بەکار هاتووە ئەمە ئیدارەی ترامپی زۆر تووڕە کردووە ئەمریکا بە ڕاوێژ لەگەڵ ڕاوێژکارە سەربازیەکانی لەگەڵ وەزیرە پەیوەنددارەکان تەنانەت خەریکی یعنی گفتوگۆکردن و تاوتوێکردنی بژاردەی سەربازین بەرامبەر بە سووریا پرسیارەکەی من بە دەقیقی ئەوەیە کەوتنی سووریا یاخود مەترسی لەسەر ئەوەی کە گۆڕانکاری لە ناوچەکە بێت چی بۆ کورتایە وە کورد دەبێت چۆن خۆی بۆ حازرکە کاگیادگەر ئێمە هەر بۆ خۆمان لە ناوچەیەکی بورکاناوی پڕ لە کێشە و پێک ناکۆک دەژین دیارە ئەو پێچێشەی ئێستاش ئەو لەشکر کێشی ئێران و تورکیاش دەیکاتن ئەوەش لە زمانی هەرهاو کێشەکەیە بەڵام من بەش بە حاڵی خۆمە کوتاچێکی ئەو وڵاتە پێم وایە ڕوخانی هەر دیکتاتۆرێک ڕوخانی هەر ژێمە کە سەرچی کیمیایی بەکاربێنی بە تاکید بە قازانجی گەلانی ئەو وڵاتەدا تەواو دەبێ ئەگەر زووش ینی وەکو پێویست نەتوانن ئامانجەکانیان بپێکەن بەڵام لە 2010دا بە قازانج تەواو دەبێ ڕژێمی سووریا لەگەر شعبی سووری تەواو لە یەکتر جواز بۆتەوە وڵاتێک تاوەکو ئێستا 11 میلیۆن خەڵکی ئاوارە بێ وڵاتێک تا ئێستا 4 تا 5 شاری لە سووتما کرابێ ینی تەخت کرابێ خاپور کرابێتن ینی ئەو ڕژێمە لەگەر ئەو هاوڵاتیانەکانی خۆیدا ئیتر ناتەوە بێکۆ بژین بەڵام بەرژەوەندی رووسیا لە سووریادا ئەگەر بپارێزرێ من پێم وانێ رووسیاش تا کۆتایی بتوانێتن کە بەرگری لە نظامی سووری بکاتن ئەگەر بیرتان بەوە بیربێنینەوە دیارە تاکە سەفارە تا سەفارەی وڵاتانی بیانی لە کاتی لێدانی ئەمریکا بۆ سەر دەستگاکانی عراقی لە ناو شاری بەغدا تەنها سەفارەی رووسی ماوە لە عێراقدا تا ئاخر ڕۆژ تاوەکو ڕوخانی ڕژێمی سەدام لە ناو بەغدا رووسیا ماوە ئەوە بابەتێکە دەتوانانی برێ ئەو بابەت دەتوانانی بۆ گەلانی سووریا بەجێبێنین بەڵام من پێم وایە ڕوخانی ئەوەی کورد چۆن خۆی بۆ ئامادە بکات الکورد ئەو وەزعی ئێستا لە کورتەیە دیسان ئەوانی کێشەیەکیان هەیە بەڵام ڕەنگە کێشەی ئەوان لە ئێمە سەختتربی ئەوەش نێوماڵی کورد یعنی ناکرێ پارتێکی سیاسی هەندێک ناوچە قوڕق بکاتەوە بە ناوی کانتۆن یا وەخۆ هەوڵ بدا پارتە سیاسەکانی تروا بنێت پرسیارەکەی من ئەوەیە ئێمە لە باشوور چونکە قسە لەسەر ئەواکرێت زۆر بە کورتی وەڵامم بیتەوە چکۆ کاتم تەواو بووە ئێمە لە باشوور چۆن خۆمانی بۆ ئامادە بکەین چکە وترێت گۆڕانکاری لە سووریا کاریگەری ڕاستە و خۆی ئەبێت لەسەر ئێران و کاریگەری لەسەر ئێران دابنێت هەر پێشات و گۆڕانکاریێک لە ئێران باشووری کوردستان و عێراقیش
بڵێن پێی کاریگەرە بن کورد لە باشوور چۆن خۆی بۆ ئەم قۆناغا ئامادە بکات زۆر بە کورتی من پێم وانە تۆ ئەو وەڵامە لای من دەست بکەوێت و لای مامەستا بەکەش دەست بکەوێت من پێم وایە ئەو وەڵامە ڕەنگە لای خەڵکی کوردستانی سووریا دەست بکەوێتن بەڵام لە 2000دا من پێم وایە بە قازانزی خەڵکی کوردستانی سووریا و کوردستانی ئێمەشدا تەواو دەبی زۆر سپاس دەکەم زۆر سپاس بۆ جەنابتان مامۆستا ئەبوو بەکر کۆتا پرسیارم گەر زۆر بە کورتی وەڵام بیتەوە مەمنونە بم قسە لەسەر ئەوە هەیە کە کورد بۆ هەڵبژاردننیدا و چاوی لەسەر پۆستی سەرۆک کۆمار نەبێت پۆستی سەرۆکی پەرلەمان هەوڵ بۆ و پۆستە بدات لە وەزارەتەکانیش وەزارەتی دەرەوە وەزارەتی بەرگری وەزارەتی ناوخۆ جەنابتان ماوەیەکی توولانی لە بەغدا بوون کورد وا باشە چاوی لەسەر چ پۆستێک بێت لە داهاتوو بەتەسەوری من ئەگەر ئەو وەزارەتانی کە پێیان دەوترێت ئەو وەزارەتانی کە وەزارەتی زۆر کاریگەر وەزارەتی دارایی وەزارەتی دەرەوەی وەزارەتی بەرگریە وەزارەتی ناوخۆیە ئەو وەزارەتانە زیاتر بۆ کورد ناوخۆ زیاتر بە تایبەتی وەزارەتی دارایی وەزارەتی دەرەوە بۆ کورد گرنگترە لەوەی کەوا سەرۆک کۆماری چێ سەرۆک کۆمار دوای مام جەلال بەتەسەوری من کەسێتی کوردی یعنی لەوانەیە لە هەناوی داهاتووە هەندێک شت بێتە پێشەوە تەسەوریش ناکەم سنەی عەرەب لە بەردەم ئەو خیارەتانی کە لە بەردەمیاتی چونکە ئەو ناتوانێت امتیازاتی تر حاصلکە ڕازی بێ بەوەی کاسۆرکی پەرلەمان بدرێ بە کورد بەڵام منوا دەزانم کورد دەبێ بگەڕێ بە دوای پێگەیەکی زیاتر تەنفیزیا کە بتوانێت جێگە و پێگەیەکی بۆ دروستکار نەک لەوەی کەوا شتێکی بڵین پرۆتۆکۆلی بەدەستەوە بەڵێ مامۆستا ئەبوو بەکر سدیق پەرلەمانتاری پێشووی عێراق زۆر سپاس بۆ پرسیارەکان وەڵامەکان بۆ تەواوی و زانیاریانی بەبینەران بەخشی مامۆستا شۆنتا پەرلەمانتاری پێشووی عێراق زۆر سپاس بۆ جەنابیشتان بۆ زانیاریەکان و بۆ کاتی بەێمە بەبینەرانتان بەخش بەڵێ بینەرانی عەزیز باسی ڕۆژ کۆتایی هات تا باسی ڕۆژێکی دیکە ئێوە و کوردستان لە ئەمانەتی خوادامەنی کاتێکی خۆش